شەوانی مانجی ڕەمەزانە لە قەزای کۆیە هاوڵاتیان بە مەبەستی دابینکردنی پێداویستی تایبەت بە جەژن ڕویان لە بازاڕەکان کردووە. تەمەشا دوکانەکانەکەی چەند ساڵە داهاتی هیچ لەو دوکانانەژی شتێکت بەرنەدەکەوت بە شێوەیەکی گشتی، بەڵام سەیرەکە ئێستا خەڵک بە شێوەیەک دێتە بازاڕش توانایەوەی نییە کە شتەکان بکڕێت. بازار زۆر خراپە، ینی خەڵک پارەی پێ نییە، خەڵک موچەی نییە، ژیانی خەڵک ینی دەبینم بەڕاستی ڕۆژانە دەبینم خەڵک چۆن باسی ژیان و گوزەرانی خۆی دەکات، خەڵک موچەی نییە، هیچی نییە. خاوەنکار و پیشەوەرانی ئەم قەیسەریە میلیە ڕایدەگەێنن ئەم ساڵ تووشی زیانێکی زۆری مادی بوون بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆ. چەندین هۆکاری تریش بۆ سستی بازار دەخەنە ڕوو. تەواوی کاڵایەکانی کوردستان لە دەرەوە دێ، سنوورەکانی دەرەوە داخرا و هیچ کاڵایەکی نوێ نەهاتەناوە و ئەو کاڵانەی کە نەتوانرا کاڵای نوێ بێ ئەو کاڵایە کۆنەکان خەڵک حەزی نەکشتی دووبارە بکرێ و سستێکی پێوە یار بوو، هەتاکو ئێستاش بازارەکە بەرەو جەژن دەچێ و هیچ جموجۆڵێک بە بازارەوە دیار نییە. کە معاشەکە بدرێ خەڵک جموجۆڵیە بێ لە ناو بازارە. بەڕاستی ئێستا ساڵی ئەو ساڵ زۆر فەرقی هەیە لەگەڵ پارە. ساڵانە هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیانی شاری کۆیە ڕوو لە بازارەکان دەکەن با مەبەستی کڕین و ئامادەکاری بۆ یاد و جەژنە نەتەوەیی و ئاینیەکان. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.